ئەمڕۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بانگەوازێکیان لە ناو بازاڕی سلێمانی بڵاو کردوێتەوە کە سبەینێ کاتژمێر 11 دوکانداران دوکانەکانیان نەکەنەوە بۆ پاڵپشتی مانگرتووان. من زانیاری زیاتر لە بەهەرمونزیر یەکێک لە ئەندامانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی سڵاو لێ بەهارخان ئەم بابەتە چییە و چۆنایی ئەم بانگەشێتان بڵاو کردەوە؟ یەکێک لە چالاکیەکانی تر وەکو چالاکی مەدەنی ئەو بوو کە ئێمە بچینە جێگای تر شوێنی تر یەکێک لە شوێنە گرنگەکان بۆ ئێمە ناو بازاڕی شاری سلێمانی بوو بەڕاستی بە تیمێکی گەورە کە 23 کەس پێکات بوو ئەو تیمە هەر چوار شارڕێگای بڵێن شەقامی گۆران شەقامی پیرەمێرد مەولەوی تا خوارەوە شەقامی کاوە بە تیمی گەورە دەرچوین بە سەدان دوکان لە دوکانەکانی ناو بازار سەردانیان کراوە هەتا ئەو بانگەشتنامەیەمان بۆ بردن یان ئەو بانگەوازەمان بۆ بردن کە هەمویان لێ کاتە لە سعات 11 بۆ 12 بتوانن دوکانەکانیان دابخەن بۆ پشتیوانیکردن لە مانگرتووەکان بۆ پشتیوانیکردن لەم چالاکیە. واتە یەک کاتژمێر دوکانەکانیان دابخەن؟ بەڵێ یەک کاتژمێر و هەندێکیان پێویستیان بە ڕوونکردنەوە هەبوو ئێمە لەوێ ئەوەی کە پێویست بۆ کوڕێکخراوەکان لە سعات 10 بەیانیەوە تا دەوری 12 و ئەو چالاکیە کراوە کوڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە شاری سلێمانی. ئەوان تەنها لای دوکانەکانی خۆیان بمێننەوە یەخۆت سەردانی خێمەی مانگرتووان بکەن؟ هەندێک لەوان خۆیان ئەوە پێشنیاریان بۆ یانوت ئێمە خۆمان سەردانمان کردووە بەڵام ئێمە داواکەمان داخستنی دوکانەکان بوو بە تایبەتی بۆ ئەوە بووە کە هەموو نیشانی ئەوە بدەن کە پشتیوان و هاوسۆز و هاوخەمی مانگرتوانن و بەو شێوەیە بەو شکڵە مەدەنیە بتوانن زۆر یعنی ئەتوانین بڵین زۆربەیان زۆرینەیان زۆر هاوسۆزیان هەبووە زۆر پێشوازیان لەو داوای ڕێکخراوەکان کرد. لێرەوە چی بە کاسبکارانەڵی ئەمڕۆ فری هەموو بازار کەوتن یاخود نێ شوێن مابێت کە پێتان نەوت بێتن سەردانتان نەکردێت؟ ئێمە داوا لە هەمویانەکەین دیارە من نەمانتوانی فریای هەموو شوێنەکان بکەوین بەڵام هەر لەم ڕۆیە ئەمە ڕاگەیاندراوە لە ڕاگەیاندنەکانیشە هەتاکو درەنگی شۆم ڕاگەیاندنە دیسان دووبارە ئەکرێتەوە لە بەیانیە بە هەمان شێوە کە بتوانن نەک تەنها لە سلێمانی ئێمە ئەو داوایەمان هەیە لە شار و شارۆچکەکانی تریش بۆ نیشاندانی ئەو هاوپشتیە بۆ مانگرتووان بتوانن یەک سەعات لە 11 بۆ 12 پێکەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بتوانن ئەو داوایە جێبەجێ بکەن. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەمان دەیانەوێت دوکانداران سبەینێ کاتژمێر 11 دەرگای دوکانەکانیان دابخەن وەکو پاڵپشتیەک لە داوای مانگرتووان بۆ ئەوەی کە داوای مانگرتووان بچێتە بواری جێبەجێکردنەوە و لایەنی پەیوەنددار ئاوڕێن لێ بڵاتەوە.